کەسانی کە زینا دەکەن واللهی زۆربەتان ئەمە نەسیحەتێکە بۆ گەنجەکان بە تایبەتی بۆ خەڵک ئاگاداری خۆی بێت. والله ئەوانەی کە زینا دەکەن دوای ماوەیەک زۆربیان پەشیمانن. بۆچی؟ چونکە پیاو ئەزانم دوکاندارە، خۆشتان باش ئەزانن، یاخود کەسابەتێکی تری هەیە دوکاندار نییە، لە ژێر فەرمانی ئافرەتێکایە. ئەو ئافرەتە چی بڵێ ناتوانێ بڵێ نە، ئەڵێ یەک قسەوەکی بە خێزان دەڵێم لەگەڵ ماخەوێ. بۆی ئەم پیاوە ئیفلاسی هێناوە، داماوە، دەسەڵاتی نییە و هیچ شتێکی لە دەسەڵاتان نەماوە، چونکە نهێنی لایە و ئافرەتەیە. جارێ واشەیە بە پێچەوانەوە ئافرەت هەیە بۆتە کۆیلەی پیاوێکی تر، لەبەر ئەوەی دەڵێ ئەگەر بە قسەم نەکەی بە پیاوەکەت ئەڵێم لەگەڵ تا خەوتوم. کەواتە ئێستا مەرحەلەی خۆشەویستی تێپەڕی، مەرحەلەی خۆشەویستی نەما، مەرحەلەی هەڕەشەیە. دوای ماوەیەک پەشیمان دەبنەوە. بۆیە زۆربەی خەڵکی من دەڵێن باوەڕ بە زۆربەی خەڵکی مەکەن، چونکە لە کاتی کێشەدا دەرئەکەوێت ئەم ئینسانە باشە یا خراپ، لە کاتی تنگانەدا دەرەکەوێت خۆشی دەوێت، بەڵام دوای ئەوەی کە بە قسەی نەکرد ئەمجا هەڕەشەی لێ دەکات، تەهدیدێکات. بەخوا بە کەس و کار دەڵێن ڤیدۆکانم لایە، پەنا بەخوای گەورە. بۆ ئاگاداری خۆت بە، گۆزە هەموو ڕۆژێلەکانی بە ساغی نایەتەوە. خوای گەورە دەفەرمێ وەلا تەقرەبو الزینا، نزیکی زینا مەکەوە کە نزیکی کەوتی پەشیمان دەبیتەوە لە دنیا و لە قیامەتی پەشیمان دەبیتەوە لێی. زۆر ناخۆشە ئینسان دەسەڵاتی کەسێکی نەبێ، چی پێ بڵێ بڵێ بەسەر چاو، دێتە دوکانەکە بای 100,000 ئەشیار گرێ، بای 200 گرێ، ئەم پیاوە بۆی نییە بڵێ لەل، لە کاتێکە پێویستی بە 50,000 خۆی احتیاجە، قەرزاری خەڵکە، چونکە کەوتۆتە تەڵەوە. ئافرەتی شەیە بە هەمان شێوە. پیاوەکە ئاگای لێ نییە ئەو پیاوەی تر ئەو خیانەتکار و زیناکارە دەڵێ وەرە بۆ دەرەوە بۆ فڵان شوێن، ناتوانێ بڵێ نایم، حەزیشی پێی نییە، بەس توش بۆ تازە. جا پێشەوەی توشبی کۆتایی پێبێنە، چونکە کە توشبی زەحمەتە ڕزگارت بێ. چونکە ئەو کەسەی کە زینای لەگەڵا دەکەی ئیتر لێت ناترسێ، مەرحەلەی خۆشەویستی تێپەڕی. بۆیە ئافرەتی وایە خۆی باسی کردووە، ئەڵێ کاتێک کە لەگەڵ ئەو کەسا دەخەوم کە زینای لەگەڵا ئەکەم، ئەڵێ لێم ئەدات، بۆ کزم لێدا، بە مشتە دەمانچە لێمەدا، سوکایەتی پێک ئەو دەسەڵاتیشم نییە. ئەمە کاتێک خۆی یەکەم جا هەتا هەڵی خەڵەتانوە خۆشەویستی بۆ باس کردووە، وات لەگەڵاکەم، بەس کاتێک کە زینای لەگەڵا کرد ئەمجا تەماشا دەکەی ئەڵێ جاری وا هەبوو خەریکۆ بمخنکێنێ، نیوەڕۆحی کردومە، بەڵێ بەس دەسەڵاتیشم نییە. خۆشەویستی ڕۆی ئێستا بە مشتە دەمانچە لێی بدا، گازی لێ بگرێ و عەزێتی بدا، زلە و شەقی لێ بدات، کەواتە خۆشەویستی نەما. ئێستا حالێن کۆیلایەتی دەستی پێ کردووە، مەرحەلەی کۆیلایەتیە، بێدەسەڵاتی و ژێردەستەیی دەستی پێ کردووە. نێتە دەرەوە شتەکانە بڵاوەکەمەوە، ئەوەنە پارەم نەدەیتیە بڵاوێکەمەوە. بۆیە بەڕاستی کارەساتە. ئینشاڵڵا خوشکی بەڕێزم پێت ئەڵێم، بە تایبەتی خوشکی بەڕێزم، هەر لە یەکەم نامەوە ئەو پیاوە کە بۆت ئەنێرێ ئەو خیانەتکارە لە یەکەم نامەوە وەڵامی مەدەرەوە بلۆکیکە، چونکە 15 نامەت بۆ نارد، ئەمجا بەو نامانە هەڕەشەت لێکە. جا حەل ئەوەیە وەڵامی نەدیتەوە، یاخود بە 2-3,000 بە 5,000 خۆت نەجاتدە، خەتەکەت بگۆڕە، ڕقەمەکەت بگۆڕە و خۆت نەجاتدە لە دەسی، چونکە ئەو کاتە خۆشەویستی نامێنێ، هەڕەشە دەست پێکات. جا باشتر وایە بلۆکیکە، هەروتی سەڵاو بلۆکیکە، چی ئیشێکی بە تۆیە پیاو؟ یا بۆ خۆشەویستیە بە حساب بۆ زینا و خۆشەویستیەیە، یاخود بۆ چییە؟ بەنا بخوا بە ناوی زەواجەوە هەڵتە خەڵەتێنە، دوایش وەڵام من تۆم ناوێ و بۆ شت نییە بڕۆی، من ویستم بتخەڵەتێنم، دەی ئێستا دەبێت لەگەڵ ما بخەوی. ئینسانی لە خوانە ترس سیقەی پێمەکە. بۆیە خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، ئاگاداری خۆتان بن، ڕۆژێک دێت داما و زەلی دەبن بە دەست کەسێکەوە، کەسێکی خراپ. ئینسانی بەڕێز لەگەڵ کەسێک شابینی نەمێنێ ناچێ هەڕەشەی ئەوی لێ بکە حەیە بەرێت. ئەی حەیە خۆشتە چییە؟ ئەی ئەو لەگەڵ کیا بوو؟ لەگەڵ تۆ بوو. ئەی بۆ بیرێک لەوە ناکەیتەوە، بەس هەیە دوو لۆڕی بەڕێستان
حەیەی تکاوە گوێی بەوە نییە حەیای بچێت، دەیەوێت حەیەی خەڵکیش بەرێت.